بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد الأمين وعلى آله وصحبه أجمعين، أما بعد. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ورزقنا السلام عليكم ورحمة الله وبركاته. درس رابردو باسي باب النجاسة وإزالتها من كرت أمره بإذن خواهي قورة داتين سر باب التيمم. تيمم دیارە بەدەلی دەستنوێ شوشتن، بەڵام بە ئاوکاتێک کە ئاو نەبوو دەچیە سەر تەیەموم کردن. یعنی تەیەموم لە مقابلی چیا؟ لە مقابلی دەستنوێ شوشتن ئەگەر ئاو نەبوو. لە ڕووی زمانەوانی تەیەممت فولانا يعني قصدته، يعني ئەگەر بتەوێ قەزدی کەسێک بکەی، ئارەزووی کەسێک بکەی، بچی بۆ لای کەسێکەوە پێی دەگوترێت تەیەممەمە. خوای گەورە دەفەرمێ ولا تەیەممەموا الخەبیث منه تنفقون، يعني قصدي شتي خراب مكان لكاتي بخشينا، شتي خراب قصد مكان، يعني شتي خراب مدنا خلق شتي تاجي مدنا. أدي لروي الشرع التعريف كيتيا تفرمي إيصال التراب إلى الوجه واليدين، جيشتني خور تراب بود وجه دموتاو واليدين هردو دستكان بدلا عن الوضوء، لمقابلتها لبدل وضوء دسنويجا والغسل، يعني غسل هرقرتن أو باتن مرزي تايبت من كدواتر دين السري ديارة تيمم تايبت من دا تنها با أمي إسلامي يكي كالوشتانك أو أمتهيتي أمتكاني ترنيتي تيمم كردنا. وهروها الزورني زانان دفرمون لصالي ششمي هجريري تيمم فرس كرا، صالي ششم تايبت من ديش تيمم بو دمو تساو هردو دستكان، يعني بي تيمم شمولي ناكاتن ناي قلتوا أصل تيمم مش خواهي قولت فرمي وإن كنتم مرضى أو على سفر دقاتوا فتيمموا صعيدا طيبا كالسوري النساء. هروها بيغمبر درودي وقال بيلا فرموديك إمامي مسلم دجرتو دفرمي وجعلت لنا الأرض كلها مسجدا، زەوی بۆ ئێمە هەمووی مزگەوتە، ینی لە هەر شوێنێ گەیشتی لەسەر زەوی نوێژی خۆت کاتی نوێژ داهات نوێژ بکە. ئەوش تایبەتمەندە تەنها بە ئومەی ئیسلامی. ئومەتەکانی تر تەنها دەبایە لە کوێن دەر لەناو بیع و کەنائیس و دەبایە شوێنی پەرستگاکان لەوێت تەنها عیبادەت بکەن، بۆیان نەبوو لە غێری ئەو شوێنانەی کە تایبەتمەندە بە پەرستن نوێژ بکەن. بەڵام ئومەی ئیسلامی نەخێر، زەوی لە هەر شوێنێک پێی گەیشتی دەتوانین نوێژێسەکەی بۆ مەرجانەی کەوا دەبێ پاک بە یەک لەو شتانە كوا باز دكريتين. إمامي النووي دفرمي يتيمم المحدث والجنوب. محدث أو كسيك حدثي أصغرها بيتن، يعني بيد اسمه بيتن. جنوب أو كسيك جنابتي للسربي أو كحدثي أكبر. وهروها قياس السروانش الحائض والنفساء، أفرتي كالسوري مانغا نبيان أو أفرتي كوا من ضالب سلي تواو نبوه سلاو هر وكو عبارتي شي أغلبية سلدان راوا قنا تسر روش هيا أفرتي بشاو روش شلو أنا باقبتو أنا هر وكو بناو بانك أنا وشتا شغري وقرتو دلين سلا. پیغمبر درودی و خواهی لسر دفرمي كإمام بخاري حديث يقدر جورتوا روش شام بياوي شي بني لمزقوت دانش دو پیغمبر صلى الله عليه وسلم بتمابو نويج بكا لبويا أو دانش دو هر نسلا نويج بكا، فقال يا فلان ما منعك أن تصلي في القوم؟ قلت وتسير يقراك نويجنا كي لقلوانا. فقال يا رسول الله أصابتني جنابة ولا ماء، توشي جنابة بومو لش قراني وهيت آويش نوبك وغسل لخم دركم. في خمس صلى الله عليه وسلم فرمي عليك بالصعيد فإنه يكفيك، خولي سرزوي بوتو كافية، يعني دتاني تسبكي تيمم بكيت. بلام لير عقدار بن كدري محدث جنوب، يعني كسر لا شيء بيساي بيزبو أو بوينية تيمم بك عقدار بن باشا دبي إلا تبكى إلا بيش أو عقدار بن بله بس دكين. إذا يتيمم المحدث والجنوب لأسباب لبرتن هكارك، يعني تبو تيمم دقيقة كان لبره هكارانا. أحدها يقلوانا فقد الماء، يعني نبوني آو
تا نبوني أو حسا يعني نية هربن نية أو نية أو شرعا يعني سي أو هي بەڵام تۆ ناتوانانی بەکاری بینی لەبەرچی بۆن من یەک لەوانە ئەتو ئەگەر بۆ ئاو بڕۆی دەزانی لە ڕێگا دوژمنەکەت لەسەر ڕێگات دانیشتووە و لەوانەیە بکوژری ئێوە ئاو هەیە بەس ڕێگر هەیە کەوا دەترسەی بچی بۆ ئاوەکە یان دوورە لە شارێکی ترە یان لەو شوێنێک کە تو پێویست بە ئاوا پارەت پێ نییە ئاویش بە پارەیە ئێکە پارەت پێ نەبوو ئاوی چۆن دەکڕی ئاو هەیە وەنیا چ دەکەی ئەوە عودری شەرعین یعنی ئەوانە فەقد الماء حساب دەبیتن یان لە شوێنێکی دەبینی ئاوێکەیە بەس ئاوەکە نەزر کراوە تەنها بۆ خواردن بۆ خێر تو بۆت نییە بچیت تەیەموم بۆ ئاوای بکەی مەقسەدم دەستنوێژ بشوێی بۆ ئاوای نابێ ئەوانە ئەگەرچی ئاوەکانیش هەن بەڵام لە مەقامی چی دەحساب دەکرێت کەئەنەما نییە حتا زانان دەفەرمون ئەگەر تێموم حتا خۆڵ کەسێک خۆڵی پێبوو بۆ خۆی هینا بوو تێموم پێ بکە دەرناسی نابیتی بە خۆڵی ئەو بکەیت ئیوێ ئیتو نییە زیاد بتانی بدات ئەگەر نەشداتی وازم نییە لەسەری حتا لە ئاو بۆ دەستمێژیش تو ئاوت پێ نییە برادەرێکت ئاوی پێیە لە سەفەری وازم نییە لەسەری ئاوەکەت بداتێ ئەگەر زیاد بوو دایەت خوا خێری بنووسی ئەگەر نەیدایێ دەفەرمون گونەحبار نابی ئەو ئەوە زانیمان یەک لە ئەسبابەکانی کە ئێستا تەیەموم دەکا فەقد الماء ئاو نییە فإن تيقن المسافر ئەگە هاتوو مسافر ئەو کەسێک کە سەفەر دەکا گەشت دەکا کە دەرێ مسافر ئەوە غالیبەن مسافر ئەگە نامەقیمیش دەگرتەوە کەسێک لە شاری خۆیتی یەقینی هەبوو کەوا چیە فەقدە و کابرای گەشتیار یەقینی وایە کەوا ئاوی پێ نییە ئاویش لەو شوێنەی نییە چ دەکات دەفەرمێت تەیەممەمە بلا طەلەب یەقینت وایە ئاو نییە پێویست دەکات بچێت لە خەڵکی پرسیارە بێ زەحمەت ئاوتان پێیە پێویست دەکات بگەڕێ بە دوای ئاوی پێویست ناکاتن لەبەرچێ دەفەرمێت فەئین تەیەقەنا یەقینت وایە ئاو نییە کەواتە چ دەکەی لەو حالەتەی تەیەممەمە تەیەموم دەکەی بلا طەلەب داواش ناکەی ناشپرسی ئەوە لە حالەتی یەقین ئەدی وئین تەوەهەمەه ئەدی ئەگەر گومانت هەبوو ئەو جارێ چ دەکەی طەلەبەه داوا دەکەیت کەواتە لە حالەتی یەقین طەلەب فائیدەی نییە بەڵام لە حالەتی گومان ئەوە دەبی داوا بکەی داوا لە چێ دەکەی من ڕەحلیه ڕەحل چییە ئەو شتانەی کەوا ئەتوو پێتە لە سەفەر ئەو کەلوپەلەی کەوا پێتە ناو سیارەیە لەسەر پشتی حیوانێکە هەر شتێکە ئەوە ڕەحلی پێ دەگوترێت چکە بۆ شتانەش دەگوترێت ڕەحل یان لە ماڵی خۆتی موقیمی دەگەڕێیت تاوەکو ئاو بدۆزیەوە ئەگەر تەوەهومت وابوو دەبی بگەڕێی بە دوایدا من ڕەحلیه لەناو ئەو شتا کەلوپەلانەی کەوا پێیتی هەروەها ئەگەر لە ڕەحل نەیدۆزیەوە لە سەفەرەکەی لەناو کەلوپەلەکەی خۆت ئاوت نەدۆزیەوە وەڕفقەتیه ئەو جارێ حالەتی دوم دەچی چی دەکەیت ڕەفیقەکانت ئەو کەسانێک کە لەگەڵت دان کاکە بێ زەحمەت کەس ئاوی پێیە ئەو جەماعەتێکەوە لەگەڵت دان ئەو کۆمەڵە ئەدی ئەگەوان کەس پێی نەبوو دەفەرمی وەنەظەڕ حەوالەیه خۆت یەکسەر نابی بڕێ وەڵا کاکە ئاوم پێ نییە یەکسەر یاڵە با تەیەموم بکەم نە دەبی سەیری چ بکەی چار دەبری خۆت ڕاست و چەپ و پێش و دواوە هەر چوارلایەکان ئەوە بەمەرجێک ئینکانە بیموستەوین ئەگەر هات و زەویەکە چ بوو ڕاست بوو چکە تەبیعەتی ئینسان کە تو سەیر دەکەی لە شوێن ئەوە زیاتر فوقەها زیاتر ئەوانە باسی مەناتقی خۆیان دەکەن لە شوێنی سەحرا زەوی ڕاستە شوێنە گەگەراوی هەبی سەوزایی لێیە تەیر و باڵندەکان لێ داخر دەبنەوە ها شتێکی تدا هەیەکەوە دەبێتە ڕێنیشاندەرێکەوە لەو شوێنە ئاو هەیە ئەوە لەو حالەتە تو چاو دەژێری لە هەموو لایەکان ئەوە دیت چاوت حکم دەکات سەیر دەکەیت بزاني أو هي يعني ونظر حواليه إن كان بمستوٍ يعني زاوية الراس بو أو تساوت مع دام نيديت طاو يكسر صدق له حالتين تأمم ذكي فإن احتاج إلى تردد أدي قرهات الزاوية كبرز نزماي هبو
غيرتو قبرزون زماي بيت يسالي الراوستا قردي كد لبيشا احتمال دواي او قرده سهبي او هبي هتبري والله مسيري قرده كيدا كم لا قرده هي زيارنيا يكسر تيم دكم نحبيت تبي سر كيفي سر چين دري سر قردايك او اگر برز اديك نزماي ابو زور زار دولا كان وانا مناطق خومان اوي تدا ونيا تبي بيت دولا كانش كواتا اگر زاويه كراز بو بس سير كردن لشويني خوت هر سار لا اگر برزون زماي هبو دتي سدكي دتي سر شويني برز فإن احتاج إلى تردد أجر بيويسي كر تردد يعني بتسي بدواي داب قري تردد دبي بتسي برام تسان درويت زور دروي نعم دري قدر نظره بأندازي تساو بينينا أو تساو بينينا احتمال كسيك بريمام مصطفى الله قري سير كم لواني زاروها حتى 20 كيلومتر 6 كيلومتر جداري بس 20 كيلومتر خو إنسان تركيز دكاك أو هيا ناكش تيوانية سازانان باسيان كردي يعني أندازة كان ديار كردي كواتا تصدق يا أجر بيويسي كرد بدواي دا قريت بدواي دا تقريت بلام حتى زانان دفرمن أو دوا دا قرانش بمرز يقت وقل لنفسي خود أمين بي بمرز يقت وقل رويشي بدواي أو قافلة كيدا قردان نروى بزيد بيلي بمرز يقت وكلو بلكت لشويني خود بزيهش بدواي أو دا قريك هايتو كلو بلكت ندزري لو حالتنا دبيتو بتسبكي بدواي تردد دبي بدواي أو كذا بقريت قدر نظره بأندازة تساو بيننا أو دري بأندازة تساو بيننا لبوشويني شيء مستوي يعني الراس بيتن تقديرنا كده تقريبا بساطو 5 مترك تاسطو 5 متر تو بوت هيت سبكي بتسي بدواي أو دا بقريت عندك لزانان دفرمون أو مقدارة سون أو اندازه دیاری کرده فرمی اگر اتو رویشتی لوی خوانه خواسته توشی چشیک بوی هاواری برادرکانت کرد برادرکانت جیان لدنگت بی بهاناتو بین اجو اندازه سن حساب دکری او انا هیان دیاری کرده در مقداری تسه حد الغوث داو یارمتی کردن عندك بتقديري بمتر درين 150 متر فإن لم يجد أديقتو تاوج جرال الزاوية الراس لزاوية برزو نزم قرايب أو قدري أندازي كتازة واسمان كرد هنا ديتوا تيمم أو كاتي تسدكي تيمم دكي لبروي أوت ندوزيوا فلو مكث أجرهاتو كابر هذا شوي نكي خوي مابو هو إنه يجي كردو رويشت إنه يجي دواتر بون من النيو روبو أو ما ندوزيوا قراين بدواي أو بسيار ما انكرد لأنه رحلي خوما لها مش تكنا ما ندوزيوا أو نيجي عس نيورو كمان بعد سكرت بتيمم أدي أجو زاري هلا شوي خومان ما بين عصري شات حتى زانان دفرمون أجرهاتو جمع أبو جمع الصلاة كانوا يجي كم التاوكرد نيورو كسلام الدوان نبي بري الله أكبر زاري دس بس بكي عصر كيف كدري دبي ديسان سرنا يسبكي بقريت سوك أخوي يقول دفرمي فإن لم تجدوا ماء بيقين أعطانا قناج أو دتيمم دكان نبي بشك بيت كواتاليرا فإن مكث فلو مكث أجرهاتو أو كسيكا نيجي كم يكردبو تيمم يكردبو أو نيج روي أو زاري لشوين يخوي حرم أبوا مكث موضعه لو شويني كوالويبو كبدواي أو دا قرابو در فالأصح وجوب الطلب أجر هاتو نويجي دواي أو بسري داهات تبي تسبك سر لنوي تبي ديسان طلب بك ديسان بقاريت سر لنوي تسبي دكاتو أجر لشوين يخويبو خاصة لو حالتي بلام طلبي الدوام أخفترا بيوزنا كاتو ديسان بناو برادر كان يخوتهم وريبرت شيء أو يبي بعد اسميش بشوين يعني بتي ديسان سر لنوي زور بقارينا خفيف ترى بس يطلب دكي إهمالي ناكي كم ترخمي قصوري ناكيت كواتا فالأصح وجوب الطلب لما يطرأ يعني سيها يعني قرهاتو دسنويجي شكا شو غير بيويس بس هي ديسان بعد دسنويج شوشتن بأو يجني يتدكي تيمم دكي أدي يتدكي لتيممي قلت من أو نبو دبي يتسبكي تيمم بكي لما يطرأ من نحو حدث أو للجمع بين الصلاتين يعني كابرد بين الجمع لأنه عنده صلاة دكا قلت من دبي ديسان بقريتن بسيار بكا يعني قضاء الصلوات الفائتة يعني نويجي كدروية قضاء دكيتوا
بەهەمان شت یعنی احتیمالە بیرێک لەو نزیکانە هەبی ئەتو نەدید بی لە کاتی نوێژی یەکەم نوێژی نیوەڕۆ گەڕای نەدۆزیەوە بەڵام بۆ عەسر احتیمالە بیر کە بیر تەبیعەتی بیر وایە نزمن زیاتر وەنیا بۆ دەفەرمێ فالأصح وجوب الطلب ئەوە ئەصح مقابلی ئەصح دەرێ پێویست ناکاتن بگەڕی لەبەر ئەوەی ئەتو زاری یەکەم گەڕای تو هە لە شوێنی خۆشت مای نەچوە شوێنێکی تر مەرحەلەیەکت نەبڕیا برێ چکە گۆچیە شوێنی تر احتیمالە لەو شوێنە ئاوی لێ نزیک بی وەنیا بەس مادام هەر لە شوێنی خۆتی لە ڕەئی دومی مقابلی ئاسەح دەرێ پێویست ناکەم مادام لە شوێنی خۆت بووی جاری یەکەم گەڕای و پرسیارت کرد و تەئکید کرد و ئاوت نەدۆزیەوە پێویست ناکات تەڵەب بکەیت و نوێژی عەسر کە هات نوێژی دوای ئەو یان ویست نوێژێکی تر قەضا بکەیتەوە لەو حالەتەی پێویست ناکات بگەڕێیت بەڵێ فەرموو تەیەمەم یەک جار پێی دەکرێت باس دەکەین ئینشاءالله فلو علم ماء ئەدی ئەگەڵ جارێ لە سەفەر بووی بەڵام ئاوت نەمابوو بەڵام خەبەرت هەبوو کەوا برادەرێکت احتیمالەوە ئەویش دێتن لە ڕێگا دێ بۆ لای چوو وای چی پێ ئەو بۆ نمونە ئاوی پێ فلو علم المسافر بمحل ماء یان شوێنێکی دەیزانی ئەو شوێنێک کە دەچی لەوێ چ هەیە ئاو هەیە بەڵام ئاو لە حەدی چ قڕب حەدی قڕب تازە کە گوتمان باسمان کرد حەدی يعني توسط وسط لنيوان 150 متر حدي بعدش كا 2500 متر 2 كيلومتر نيو لو ناو راستي فلو علم المسافر بمحل بشوين كآوي تدا في حد القرب وهو حد قرب تيا لركباسيان كرديا در ما يصله المسافر لحاجته مسافر لسفر بيسي بتسهيا زارا بيسي با كوكرنوي دارا زاروا هي حيوانات اللي قل دايا بيسي باخر كرنوي جياه لورقاوانيا حيواني خوي بلا وريني لو منطقي أو لحاجات يعني بيوسيا دا قريبة شوينة كيدا باش أتوقع هاتو لسفر دا قراي بودواي أو دوشتانا بو حاجات بو دار كوكرنوا بو بيوسيك أيوات زبني بقريب بو أو بو دسنيش بو يتدى فرمي تري وجب قصده واجبا تبكيت بدواي دا بقري أوكي بدوزيوا إن لم يخف رم أقدار من ديسان بمرزك ضرر نفسي أتوقع قراي بدواي أو توشي زرريشي نفسي نبي يعني دوش من لسر رقايا لو دي دوش من بيريك هي خود دقيت بلام بس دقيت بجاني خدس ماتش يان كلو بلد بزي بيلي بقريتو دبيني كلو بلا كدد زري بها ما رشد بيوزناك أو مال أو كمسألة زيك يعني فإن خاف أجرت رسالة وشتاني كباس مانكرت أو كان الماء بمحل فوق ذلك زياتر بولوي كأما باس مانكرت تازا لو شويناني كباس مانكرت دريت دكا لو حالتي ديسان تيمم دكات زانيت أو هيا وبو حاجي خود بيدقي دبي بقري بدواي دا بلام أجر هاتو بمرزق لنفسي خوت ولا مالي خوت نترساي أجر زانيت دەچی پێدەگەیت بەڵام نەفست دەبی لە سەردابنێ ماڵت لە سەردابنێ دوورترە لەم شوێنەی کە حەدەی کە باسمان کرد تەیەموم دەکەیت و ئەو مەشەقەتەی ناوێتن اینجا ولو تيقنه آخر الوقت زاروا هيئتو لو شوێنەی ئەتو ئێستا کە بانجی نیوەڕۆ دایتی طلبت كردو قرايت وهموش تكاني كتاز باس ما كرد ندوزيو بلام كدروي تا عصر دقيت أو شويني لويته هيا لوي هيا نواجي نيوروي كتاخير دكي تبي لوي بقاو دس نواجي دشوي نواج دكيت يان أليرت هي مم دكيت تفهمي ولو تيقنه أجر يقيني وابوك هيا بلام تسكاتك دقا بقاوكي آخر الوقت يعني أو نواجه كتيدا لآخر وقتك لآخر يستبي دواتر نواجه دواي أو تفرمي فانتظاره أفضل واتا كتب كاباشا با صبر بقري تاوكو تيا دقا باوك يعني نواجه كي بتيمم نكات لبر أوي دائما بيغمس صلى الله عليه وسلم بسيارين كرت أفضل الأعمال إلى الله تفرمي الصلاة على وقت يعني كلو إنسان يوجد كات يخوي بكات أو ولو تيقنه أجتنا عبارة كيبي أو ظنه أدقه ماني وابو
کە تو ئەو نوێژەی تاخیر کەی تا کاتی عەسر بۆ نمونە دەگەی بە ئاو بەڵام گومانت هەیە دەفەرمێ فەتەعجیل التەیەمم ئەفضەل تەیەممەکەی بکەی باشترە چاکترە لەبەر چی چونکە تو کە دەگەیتە ئاخری وەقت داخلی نوێژی نوێ دەبی و ئاویش لەوێ گومانت هەیە هەیەیان نییە لەسەر گومان لێرە ئەفضەل وایە کە تەیەممەکەی خۆت بکە و نوێژەکەی خۆت ئەنجام بکە بدا بۆیە دەفەرمێ فەتەعجیل التەیەمم ئەفضەل فی الأظهار ڕەئی بەرامبەری ئەظهەریش دەرێ دەتوانیت تەئخیری بکەیت تاوەکو بگەی بە ئاو چونکە احتیمالەکەیە ظەنە لەوانەیە بگەیتە ئاو ها کاتەکەشی مایە مەسەلەیەکی تر برایان ئەگەر هاتوو لە سەفەر بووی ئاوت پێ بوو بەڵام ئاوەکە ئیکتیفای نەدەکردی بەشی نەدەکردی ئایا بخۆمەوە دەستنوێژی پێ بشۆم زارەوە دەبینی عائیلە دەگەردایە ها دەفەرمێ وەلەو وەجەدە ماءً ئەگەر ئاوی لابوو لا يكفيه بەڵام ئاوەکە بەشی نەدەکرد فالأظهر وجوب استعماله في باشە لەو حالەتێ تو چ دەکەی ئاوت پێیە بۆ نمونە دەستنوێژی پێ بشۆم یان بیخۆمەوە ئاوەکەت یعنی کەمێک بەشت دەکاتن لێرە کەمێکت پێیە لە بۆ مەسەلەی تێنیبوون کێشەت بۆ دروست ناکات کە دوای باسی ئەوەش دەکەین ئەتوەگەر کەتە مقابلی تێنوێتی و دەستنوێژ شوشتن چیان پێش دەخەی تێنوێتەکە ئەسڵە بەڵام لێرە قەدەرێکی زائیدت هەیە قەدەرێکی زائیدت هەیە لە ئەندازەی خۆی کەوا تووشی تێنوبوو نابی بەس ئایا بەکاری بینم ئەوەندەی لە بۆ دەستنوێژیان بەکاری نێنم ولو وجد ماء لا يكفي فالأظهر وجوب استعماله دبي بكاري بين يعني بون من أتوقع دەستنوێژەکە شوش دەتوانی دەموچاوت بشۆی ئەوە عوضوی یەکەم ئەندامی یەکەم دەستەکانت بشۆی بۆ چەند دووەم مەسحی سەری بکەی ئەوە سێ بۆ پێ بەشت ناکە چ دەکەی لەو حالەتەی دەستنوێژەکەی دەشۆی بە ئاوەکەی دەستنوێژەکەت کامل پێ نەشورا ئایا دەچێت سەر تەیەمومی دەرێ فالأظهر وجوب استعمالي دبي ئاوەکەی بەکار بینی ئەوەندەی کە ئەندامەکانی لاشت پێ دەشۆی ئەوەی کەماچ دەکەی تەیەموم دەکەی بۆ دەفەرمێ لا يكفيه فالأظهر وجوب استعماله پێغەمبەر درودی خوا لەسەر بێت دەفەرمێ إذا أمرتكم بأمر فأتوا منه ما استطعتم ئەگەر فەرمانم پێکردن بە فەرمانێک ئەوەندەی پێتان دەکرێت بیکەن ئەوەندە ئاوەت هەیە کە هەندێک ئەندامی لەشت ئەندامی عضوی دەستنوێژی بشۆی کاتە بیش و ئەوەندە ئەوەی دەبینەوە تەیەموم دەکەیت وەیەکون و تەیەممەکەی کەنج دەکەین ئایا تەیەممەکەی دەکەین یان نیو دەستنوێژەکە دەکەن نیو دەستنوێژ ها نیو شتنی ئەندامەکان بۆ نمونە چیار پێشیانی دەکەن دەرێ وەیەکون و ئیستیعماله ئەو ئاوەی بەکاری دێنی قبل التەیەمومی پێشی تەیەموم دەموچاوی خۆش شوش دەستەکانە شوش مەسحی سەرت کرد ئاو خەلاص پێیەکانت ما چ دەکەی لەو حالەتەی تەیەموم دەکەی بۆ پێیەکانت وەیەکون و استیعماله قبل التەیەموم لەبەر چی چکە ناکری ئەتو تەیەموم بکەی و ئاویشت کەمێک پێبیتن بۆ هەندێکی ئەندامی دەستنوێژ بەکەلک بێتن چکە چ کاتێک تەیەموم دەکەی دەفەرمێ فەلەم تەجدوا ئاو نەبوو ئەو جەپەنا دەبەیتە بەر تەیەموم کەس پرسیاری هەیە بەڕێزان تا ئێرە فەرموون تەیەموم نا تەیەموم لێرە ئەو يعني بۆ بەس باید دەموچاو شوشت هەبوو بۆ نمونە ئەتوو مەسحت دەمێنێ و دەستەکانت پێیەکانت دەمێنێ یا دەموچاوی خۆت بشۆ بە تەواوی ئینجا دواوی یەکسەر تەیەموم بکە نا تەیەموم کاملە دەموچاو و دەستەکان ئەو دوو عوضوەیە بەڵێ مامۆستا لە مقابلی بیە نەقسە ئاوەکەت نەقسە هاتوو کو تەواو دەکەیت بێ تەیەمومەکە تەواو دەبی بەڵێ پێ خۆت و خۆڕەکەش نەفسی شتت ئەوە حالاتی نادر ئەوە حالەتانە نادرن ئەوە ئەتوو لە سەحرای بی ئەتوو لە دەرەوەی مسافری ئەتوو پێویست ناکات داوای ئیعارەی خۆڵ بکەیت هەموو یاخۆدا نابیت
لمذهبي الشافعي عين خول وكو أو دبتا مستعمل يعك زارة نعكرت بله نانا أو ما دام مقابلی دەستێژەکە خواردنە نابی ئەوە بەکاربینی بۆ دەستێژ چکە بەکارتینا مەسیرت چیە مردن لە تێنان نابی بۆ مقابل نابیت بەڵێ مامۆستا ئەدەیرە باسمان کردە تۆ ئەگەر پێشی عەسر بگەیتەوێت تاخیریکە ئەگەر یەقین بووی ها یەقین بووی پێشی عەسر دەگەیتە ئاو نوێژەکەی تاخیرکە بڕۆ لەوێ بە دەستپێش بیکە نان ئەجا تۆ مسافر لێرە مسافر ڕوخسەتی هەیە دەکرێت ئەو نوێژەی تاخیرکە ئەوە کێشەی نییە نوێژەکەی تاخیر دەکات دەگەر عەسرەکەی لەوێ بە ئاو دەکات باز دەکەین ئەوە باز دەکەین ئەوە نمونەیە کە باز دەکرێت بەڵێ مامۆستا فەرموو باز دەکەین ئەویش باز دەکرێت حەزە لەمەکەن باشە پرسیارەکان ئەگەر بکرێ هەندێکی هەرگرن لەو کۆتایی چکە با کاتەکە بڕێک باشە دوای خزمەتتان دەکەم ئەوە باسی ئەومان کرد وەیەجیب شیڕا ئەو باسی ئاوکڕینەکەیە تۆزێک خێرا بوو نەگەر وەیەجیب شیڕاؤه دەفەرمێ واجبە بکڕی بەڵام ئەو ئاوی بەچە دەکڕی بثمن مثله بەپارەی وەکو خۆی یعنی بۆ نمونە ئاو لێرە بەچەندە لترێک ئاو بەچەندە بۆ نمونە 2000 وەنیا میثلەکەی تاوە بۆ 2250 بۆ تێ نەکڕی چکۆ وەکو ئیستیغلال لێ دێت مثلی خۆی یعنی ئەو ئاو بەچەندە بۆندی دەکڕی ويجب شراؤه بثمن مثله وكو خوي يعني نابي زياتر بيتن حتى تفرمي ولا يجب أو كاتي ناب تواجبها يعني مستحب لو خطتاني بكري بس بوك واجبنا تتاني تيمومي بكي بو تفرمي ولا يجب الشراء بزيادة على ثمن مثله ولا لشرح باز ذكرتن اگر جرانتر بولا باري خوي واجبني تاني تيموم كيت باشە لە حالەتێکە تو دەتوانی ئاوەکەی بکڕی یعنی بۆ نمونە بەڵام تو پێویستت بەو پارەیە یعنی ناکاو توانای کردنت نییە وەنیا إلا أن يحتاج إليه ئەتو پێویستت بەو پارەیە لەمە چ پێویستت بەو پارەیە پارەت هەیە بکڕی پارەت پێیە بەس ئەتو پێویستت بەو پارەیە ناتانی بچی ئەو پارەی بە ئاوەکە بدەی حتا ئەگە سعرەکەی کەمتریش بی هەرزانتریش بی لبس بيوسد بيها لدين مستغرق أتو قردارش أويك أو باريك هتا دين مستغرق يعني قردكت يعني بأندازي باركت بأندازي قردكتها زياد نيا كواتا لري بيويست ناكاتين يان أجر هاتو بارت بيبو بلام أو زاري أو بارا بيويست بلبوتي مؤنة سفره سرفيات تيتسوي سفر لە چون و هاتنەوەشان نەک یەکسەری حساب بکەی چون و هاتن پارەت پێ ئاوی بکڕی بەڵام ئەو تو لە سەفەر پێویست بە پارێ هەموو کەس پێویست بە پارەی لە سەفەر وەنیا تێچووی سەفەر مادام پێویست پێیە ئاوەکەی ناکڕی چ دەکەی تەیەموم دەکەیت ئەو نەفەقەتی حەیوانی محتەڕەم لێرە حەیوان بەڕێزان بەمانەی گیانلەبەری بێعەقڵ نییە حەیوان یعنی گیانلەبەر مرۆڤی گیانلەبەر ها جاچە ئینسان بیت غەیری ئینسان بیتن دەرێ ئادەمیەن ئەو غەیری يعني بقولوا كابرا خزاني لقدي ده تو خزانته تبري والله من له مصروف يخم او بارم بيها دسم آوي ذكر ما هذه خزانة هذه نفقير استواجبنيها عبد الدقر ده نفقي عبد السيدة كيتي يعني بون منا حيوانات حاشاكم جي حيوانات دقر ده حيوانات بيسي بخواردنا ونيل الرجال زاروا ده بيشيام بو بكري كواتا او نفقي عامة حيواني محترم من هي وحيواني غيري محترم من حيوان قلت مان آدمي وغيري آدمي جانا بربي عقدار بن تفرمي حيواني محترم أو أوي كنا كجري نابي بكجريتن مسلمان خيني حرام ولا سرتو أو حيواناني كواد خورين وأنا هموتين همو محترم ونيا بلام شتيك أجر هاتو بون منا مسألة الصق
سەجی معلم و سەید و ئانەنا زڕعاشانەنا سەیدێکی اعتیادیەوە لەسەر دوازم نێت و پارەی لە نۆکو نەفەقە لە بەو سەگەی هەگری نەخێرە و کاتی بڕۆ چ بکە بڕۆ ئاوەکەی بکڕە بۆی حیوانەکە دەبی حیوانێکی محتەرەم بیتن ئەو کاتی مادام تێچوو لە بەویشە ئاوی ناکڕی وەلە وهیبە ئەدی ئەگەر هاتو ئەو جارەی کەسێک گوت کاکە من ئاوم پێ ها فەرمۆ بە هەدیە لۆت پێشکەشی تو دەکەم وەلە وهیبە لەهو ماءون ئاوێکیان پێشکەش کرد ئەو ئوعیرە دەلوون ئەتوو لەسەر بیرێک بووی بەڵام ئەتوو پێویست بەچ بوو سەتڵێکە ئاوەکەی سەحب بکەی ڕابچێشی ئەتۆ سەتەکەت پێ نییە یاخۆت خوفڕ نادەی بکەوی ناو بیری هەنایە دەرێ پێویست بەچ هەیە بە سەتڵێکەیە کەسێک گوتی کاکە هاوە پێت دەدەم بە ئیعارە ها پێت دەدەمەوە ئاوەکەی بخۆت سەحب بکە و ئیشتی خۆت جێبەجێ بکە دەلوو دۆلکەی کوردی لای خۆمان دۆلکە لەو دەلوەی عەرەبی وەرگیرایە والله ئەعلەم ئەگەر هاتووە ئاویان پێشکەش کردی یان دۆلکەیەک یان سەدێکیان پێشکەش کردی واجبە لەسەرت ئەو ئاوەی قبولکەی یان ئەو سەتڵەی وەربگری بۆی ئاو بخۆ سەحب بکەی دەفەرمێ وەجەبە القبول واجبە قبولی کەیت نەبرێ کاکە دیاڵە مادام وێ فەرمە من ئاوم نییە ئاوی پێشکە ئاوی توم ناوێ تێموم دەکەم نەخێر دەبی قبولی کەیت باش ئەدی ئەگەر هاتو کابرا ئاوی نەدایە لە مقابل پارەی دایە گوتی هانی کاکە ئەو پارەی ئاوەکەت دەدەمێ ئاوەکەی لە خۆت بکڕەوە دەستێژی خۆت بشۆ دەفەرمێ وەلە وهیبە ثەمەنه فەلا نەخێر لەبەرەوەی لێ یەکەم منەتی تێدایە بەس منەتەکە هەندە منەت بار نییە بەس پارەدان لە مقابل منەتی زۆری تێدایە دەرێ واجب نییە قبولی کەیت کەواتە چ دەکەی تەیەموم دەکەیت تەیەموم دەکەیت مەسەلەیەکی تر باش ئەگەر چوینە سەفەر ئەو جارەی لە ناو بارەکەمان ئاومان لەبیر کردبوو یان ئاومان پێ بوو بەس بارەکانمان هەموو تێکەڵ یەکتر ببوو نەمانەزانین ئاوی کوب دۆزینەوە چ دەکەین لەو حالەتەی دەفەرمێ وەلەو نەسیەه فی ڕەحلیه ئەگەر هاتوو ئاوەکەی لەبیر کرد لە ناو بارەکەی ئەو ئەظەلەه فیه لە ناو ڕەحلەکەی لە ناو بارەکەی بزری کرد یەکەمیان لەبیری کرد دووەمیان چی کرد بزری کرد فلم يجده بعد الطلب قرابة دوای نەیدیتەوە چ دەکاو جارێ و کەسا بەڵام فلم يجده بعد چ بعد الطلب فتەیەمەما تەیەموم دەکات هەم کە لەبیری کردیە هەم لەوەی کە نەیدۆزیەوە لە ناو ڕەحلەکەی هەیە بەڵام ئاگادار بە فتەیەمەما بەس دەرێ قەضا في الأظهر لەسەر ڕەئی هەڵەر دەبی ئەو نوێژەی چ لێ بکاتەوە دەبی دووبارە کاتەوە قەزا بکاتەوە لەبەر چی چونکە کە لەبیرت کردی کەم تەرخەمی خۆتە کە بزرت کرد ئاوەکەت نەدیتەوە کەم تەرخەمی چییە دیسان کەم تەرخەمی خۆتە لە کاتی کە کەم تەرخەمی دەبی نوێژەکان چ لێ بکەی بەو تەیەمومەی دەبی دووبارەکەیتەوە کەواتە پێچەوانە کەژەکە کەم تەرخەمی توی تێدا نەبوو ئەو نوێژە دووبارە ناکرێتەوە باشە بەڕێزان اینجا ولو أظل رحله في رحال ئاوی پێ لە ناو کەلوپەلی خۆی دەنە بەڵام کەلوپەلەکە دەگە کەلوپەلی جەماعەتی هەمووی چ لێ هاتیا تێکەڵ بە نابینتەوە هەندێک شتی هەیە بەڕێزان ئێستا لەوانەیە لە مەسەلەی فقی باز دەکەین لەوانەیە جارها پرسیار بە مشکت دابێت دەبرێ مامۆستاوە کوڕ و دەدا ئێستا هەموو جانتامانەیە لە سەفەر جانتا هەموو ناوی لێ دەنووسێ هەموو دیار دەبێنیا جاران جانتای ڕەنگا و ڕەنگ هەبوو جاران جانتا ناوی لەسەر دەنووسرا کە ئەو شتانە هەبووە بۆ قسەیەک بۆ شتێک بووە لە ناو دانرایە تەواو هەموو شتێک بووە جا ئەگەر هاتوو ببورن ئەگەر هاتوو ئاوەکەی لە ناو بارێک بوو بارەکەش دەگە باری جەماعەتی هەمووی چی لێ هات بوو تێکەڵ ببوو بزری کرد نەیدیتەوە دیسان بە هەمان شت تەیەموم دەکا بەڵام لەو حالەتەی چیە قەضا ناکاتەوە فەلا یەقضی لەبەر چ دەرێ ناکاتەوە دەرێ لەبەر ئەوەی کەم تەرخەمی خۆی تێدا نەبووە ئەو جارەی دەگەر بارەکان داینایە و تێکەڵیان کردیە کەواتە لە حالەتی دووەم ئەگەر هاتوو تێکەڵاوی بوو کەم تەرخەمی خۆی تێدا نەبوو بەس حتا لە کتوبی فقی هەندێک دەفەرمون ئەگەر لێرەش کەم تەرخەمی خۆی هەبی دیسان دەبی چ بکاتن دەبی دووبارە کاتەوە کەواتە قاعیدەکە وەگرن کەم تەرخەمی مرۆڤی تێدا بوو دەبی دووبارەیکەوە کەم تەرخەمی تێدا نەبوو
دووبارە ناکرێتەوە. کەواتە یەکەم سەبەب بۆ ئەوەی کە پەنا بینە بەر تەیەموم چ بوو؟ نەبوونی ئاو. الثاني سببی دووەم أن يحتاج إليه یەکێک لە ئەسبابەکانی پەنابردن بۆ تەیەموم کاتێک کە پێویستمان پێ دەبی بە ئاو بەس ئەو ئاوە لە بە چی پێویستمان پێ؟ لعطشین بۆ تێنیەتی. جا ئەو عەتەشە بەعام باس کرایە. یعنی بۆ نمونە تو حاشاکم جێ درێژێکت پێ لە سەفەری ئاوت پێیە لەوانەیە ئاوەکە ئەتو ئەگەر بخۆیتەوە بە بەردەوامی قەزەی خۆی حەل دەکەی دەگەیتە مەبەست بەس حاشاکم جێ درێژەکەت لە ڕێگا چ لێ دێ؟ دامەریت لە تێنان. کەواتە بحسابی چیش بکەی؟ حسابی ئەویش بکەیت. کەواتە هەم حسابی خۆت هەم حسابی جێ درێژەکەش دەکرێت. لعطشی بەڵام دیسان دەفەرمی ئەو حیوانە دەبی محتەڕەم بی سەگێک لەو گۆڕەی تێنی بوو واجب نییە لە سرت. خێرا ئەتو ئاوی بدەیتە گاو زیاد کرد بەڵام گاو زیادت نەکرد نابێت خۆت بکەی قوربانی ئەو. کەواتە لە حالەتی دوم ئاوت پێیە بەڵام ئاوەکە ئەگەر ئەمن بەکاری بینم بۆ دەستنوێژ چم لێ دێ؟ لە تێنان دەمرم. من یان ئەو شتانێک کە نەفەقیان لەسەر منە. کەواتە لێرەش دیسان چیا؟ حتى دەفەرمێ وەلەو مەئالەن. مەئال یعنی في المستقبل. یعنی تو ئێستا حالیان بەشت دەکا بەڵام لە ڕێگا ئەتوو بۆ نمونە لەوانەیە بۆ بەیانی بگەیتە شوێنەکەی ئەو شوێنش کە دەگەیتێ ئەو احتیمالە ئاو هەبیتن. بەس ئەتوو لە ڕێگا ئاوت لێ دەبڕێ ئێستا حالیان پێتە هەتا مەغریبش نەوانێ بەشت بکا بەڵام بۆ شەو بەشت ناکات. ئەتوو نابی لە ئێستا بەردەیاڵە دەی هەتا مەغریب بەشم دەکا بەڵام دەستنوێژەکەی پێ بشۆم ئەدی دوای مەغریب چاکێت و کاکە. آخر دەبی گیانی خۆت بکەیتە قوربانی چێ؟ ئەو ئاوەی کەوا لەبۆ دەستنوێژ بەکارتینە. لێرە لەو حالەتێ ئەتوو چ دەکەی؟ تەیەموم دەکەی ئاوەکەی بەکار ناینی بۆ دەستنوێژ. سێم شت هۆکار سەبەب کە پەنا دەبینە بەر تەیەموم مەڕەض نەخۆشی ئەو جارەی. مەڕەض يخاف معه من استعماله. نەخۆشیە کە ئەتوو ئەگەر هاتوو ئاو بەکار بینی ترسی چت هەیە؟ ترست هەوەیەکەوە ئەندامێکی لاشت لە دەست بدەیت. یعنی بۆ نمونە چاوەکانت دکتۆر فەرمانی پێکردووی بە هیچ نەوعێک تەڕی نەکەیت. ئەتوو ئەگەر تەڕی بکەی ئەو چاوانت لە دەست دەدەیت. کەواتە نای بەکاری بینی. یان چاوەکان لە دەست نادەی بەڵام لاواز دەبی دیسان بەکاری ناینی. دیسان بەکاری ناینی. بۆیە دەفەرمێ مەڕەض يخاف معه من استعماله على منفعة عضو. يعني ئەو منفعەتەی ئەو ئەندامەی لاشەی گوێ بۆ جێبیستنە دەم بۆ قسەکردنە عضوێک لەوانە ئەتوە کە بەکارهێنا بۆ نمونە لە دەست دەدەی بەکار ناینی. بەکار ناینی. بۆیە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ أو آية وإن كنتم مرضى أو على سفر إن زكاة فلم تجدوا ماء فتيمموا صعيدا طيبا. دري أو آية دابزي لبو أو كساني كوان خوشن لسفر لبوان بكارديتن بريني هي نابي بكاري بني ودوات إستادين السري باسي دكين إن شاء الله. باش تزارو هاتو آويدة تاني بكار بيني بلان بكارت هنا احتمال تسابونه وكت تأخير بي. برينيك لا شيء لا دستها تبعتي برينش آوي بقاته تاني آو دز دبي التهاب دكا سادبي إيش شينيا بس صابونة كتيا تأخير دبي. وكذا بطء البرء برء يعني الشفاء عن الصابونة وا هروها بكار هناني بلام صابونة وكي سريب كاتن تأخير بكاتن. يان أو الشين الفاحش يعني أجا بكارت هنا دەبێتە هۆی ئەوەی ئەتوو لە عضوێکی ظاهیر یعنی بۆ من لە دەستەکانت لە دەم و چاوت دەبینی بەرەک دروست دەبیتن پەڵەیەک دروست دەبی شتێک دروست دەبیتن. دیسان بە هەمان شت فی الأظهر ئەتوو بەکاری ناینی. دیسان بەکاری ناینی. لە مقابلی ئەظهر ڕەئیەکەمان هەیە دەفەرمێ تەیەموم دەکەی مادام ئەندامەکەی لە دەست نادەهی سا غێرە تۆی کە تووشی بەرەکی یان تووشی شتێکتر دەبی بەهۆی بەکارهێنانی ئاوەکە خۆت عضوەکەت ئەندامەکەی لاشە لە دەست ناچی ونیا لەسەر ڕەئی بەرامبەرەکە دەفەرمێت تەیەموم دەکەی بەڵام ئەو ڕەئی دووەمە ئەظهەر نایی بەکاری بینی بە هەمان شت نابی بەکاری بینی.
مەسەلەیەکی تر زۆر زار خەڵک تووشی حالەتێ دەبینی سەرما ئاو هەیە بەس ئاوەکە گەرم نییە بەکاری بینی دەستنوێژ سەهلترە بەڵام غوسڵ زەحمەتترە با بزانین لەو حالەتانە چۆن باس کرا دەفەرمێ وەشیدەة البەرد زۆر ساردی بۆی کە ڕێت پێ بدا وەکو چ وایە کە مەڕەضین وەکو نەخۆش وایە چۆن ئەتوو ئەگەر نەخۆش بی بەکاری بینی منفعەتێکی ئەندامێکی لاشت لەدەست دەدەی ئەگەر هاتوو غوسلت لەسەر بوو بە ئاوی سارد خۆت شوشت زانیت دەمری دەبێت چی؟ دەبێت قاتلی نەفسی خۆت عمڕی کوڕی عازە بەسەرهاتان جێلێ بوو ها دەفەرمێ شەوێکی سارد تووشی جەنابەت بووم لە غەزوەی ذات السەلاسل فکرم لە چ کردەوە خۆم بشۆم ئاو گەرم نییە ساردا غوسڵ لە خۆم دەرکەم مەسیرم چیە دەفەرمێ فەئەشفەقت ئەن ئەغتەسیل ترسام ئەگەر خۆم بشۆم فەئەهلیکە بەهیلاک بچم یعنی بمرم فتەیەمەمت ثم صەڵەیت تەیەمەم کرد و نوێژم کرد بەڵام نوێژەکەی بۆ خۆ نەکرد فەصەڵەیت بئەصحابی الصبح پێش نوێژیم لەبۆ جەماعەتی کرد لەبۆ نوێژی سبەینە فذكروا ذلك لرسول الله جماعة زاني بيانا من بتيمم بيج نوێژیم لەو کردنی خبرك عن ذا پیغمبر صلى الله عليه وسلم فقال يا عمر صليت بأصحابك وأنت جنوب أي عمر بيش نوێژیت بۆ جەماعەت کردی و جەنابەت لەسەر بۆ تەیەممت کردی دەرێویش گوت مای پێغەمبەری خوا هیچ شتێک يعني فأخبرته بالذي يعني بهم كاكا من ناتانم أو بكاش أو كساردا وقلت إني سمعت الله يقول جانب وخواي قرد فرموا فلا تلقوا بأيديكم ولا تلقوا أنفسكم إن الله كان بكم رحيما نفسي خوتان بهلاك مدن خواي قرد برحيم رحمته ترمي فضحك رسول الله صلى الله عليه وسلم بيغم صلى بيكني ولم يقل شيئا يتسينا قدس علينا إقرارا بيدكا سنة إقراري من يا كهذا درسته أقل زانيد أو بكار بيني توشي هلاك الدبي بكاري مين تيمم بويا شدي برد يعني السارديج وكو سواها وكو نخوش وها همان حكمي بسردادي أو زاري مسألة كتير وإذا امتنع استعماله أقر ريقينيك هبو أو بكار بيني لبو چين درب كاني في عضو بخوي ما دسميج عضو كاني دسميج دمو تساوا مسحي السرا دستكانو بيكان أو أعضاي تساركي ونيا أو تسار عضوانا أقر هاتو ريقينيك هبو أتو آوي دسميج بكار بيني ليك يقلو عضوانا أو تسارني كأنا جا دبيني نخوشة دبيني برين هيا يتكبرين مناطاني أيب جيني تفرمي إن لم يكن عليه ساتر بلام أتبرين يكد لا شيء هي الساتر كي لسرني يعني نبست رايتها ستك لو حالتي تفرمي وجبت تيمم واجبت سبكي تيممي بكيت بلام بس تيممي دكيت دستي شكاية دستي سوتايا سوتان أغلب ويا نابي هندي زار نابست للتوش سوتايا ونبست رايتو هيج تيجي للسرنيا دكتور قلتي ما يبستو ترينا كيت أو أندامي تسمية جوانيا ستك لو حالتي تيمم دكي بلام وكذا غسل الصحيح على المذهبي إباشته أو كفت أو عند دست السوتايا يخدو دم تساوت صاغة دستي راس تهمي صاغة دستي تثبت لو تبدلن لو مسكتاوكو ميوفقت هم صاغة بيا كان صاغن يعني متيمم كمو خلاص على المذهب ده بيتسبكي دست نيجي صحيحة كي تشوي بلام دستكات أمان دسيا ترناكت بلام وزبت تيم ديو تيمم مش بكيت أو جالس هذه السيرة كنجي تيمم كي دكيت تيمم كي لبدايات دكي يعني لآخر دكيت استبخوي باز دكات كواتزاني ما نقدر عضوية كت برين بو شتيك بو عضوي دسميجش بو استاتو پشت عضوي دسميج نيا سينغتا عضوي دسميج نيا او انا اگه غسلت كتسري اجه چشت بو درستاكا حتى غسلت نكتسري چشت درست ناكاتن كاتا لو حالتي اتو سدكي واجبه تيمم كي او شويني كساغشت دبي بي شوي دس راي مذهب اذا دفرمي ولا ترتيب بينهما ترتيب لبو جنابتي نيا او كسيك جنابتي للسربيتن او بيزنا كبري ولا كاغا من دسميج كي دشم دوای تيمم دكم تيمم دكم يان دسميج دشم
ترتیبی نییە جیهانی پێش جیهان بکاتن کێشەی دروست ناکە ئەگەرچە هەندێک وەکو نەدب وەکو سونەت دەفەرمون با پێشوەخت چ بکاتن دەستنوێژەکەی بشوە ئەوجا تەیەمومەکەی بکاتن بەڵام ئی جونوب غوسلە ئەی دەستنوێژ نییە وەنیا نا ئەو بە هەمان شت شوێنی سەحیەکانی خۆی دەشوە ئەو شوێنێکەوە سوتایە ئەجەوە هەر شوێنێکیش بچکە لە غوسل ئەتوو هەموو ئەندامی لاشە دەبی چ بیتن دەبی بشوورێ حتا وەکو ئەگەر سینگت بی پشتت بی ڕانت بی هەموو شوێنی ساغەکانت دەشۆیت ئەو شوێنێکەوە ماوە چ دەکەی تەیمومی دەکەی ئایا تەیمەکەی پێشوەخت دەکەی یان دوایی دەکەی ئەو واجب نییە تەرتیب جیهان پێش جیهانی بیتێن مەسئلەیەکی تر فإن كان محدثا ئەگەر هاتوو کەسێ نەخۆشەکە دەستنوێژی نەبوو محدث بوو حدث أصغرش فالأصح اشتراط التيمم وقت غسل العليل عليل يعني شوين نخوشكا نمونك بهمان شت أو لبيدست أو عند بون من السوتا نابي آوي بقاته سكاتي من ديم تيمومي دكم ديم دمتساوي خم بدستي راسك دست بناب تاني بكاربيني ونيا دمتساوي خم دشوم هەوڵ دەدەم دەستی خۆم بە هەر نەوعێک بی تا شوێنی میرفەق دەشۆم دواتر ئەلێرە بەڕک لەسەر خۆیی بە جوانی شوێنی دروستەکان چ لێ دەکەم دەشۆم پشتی دەستم ساغا دەشۆم بەڵام بدەمە بە ئەو احتیمالی چی هەیە تەڕبی پەڕۆکێک دەنم دەتانم تەڕێکم هێوا شواش قەترە ئاو شوێنەکەیش بشۆم شوێنی سەحیح دەبی هەمووی چیا بشوورێ ئێستا گەیشتمە چێن دەرێ دەست کەواتە پێشی مەسحی سەرم بکەم ئەو دەست دەکەم ئەو دە تەیەموم دەکەم چونکە تو ناچێ مەسحی سەری تاوەکو تەیەمومەکەت تاوەکو دەستنوێژەکەت ببوورە دروست بی کاتو دەستە تاوا بووە شوشتیت ئێرە چ لە جیاتی ئێرە بەدیلی وەی چییە تەیەمومەکەی کە گەیشتم ئێرە تەیەمومەکەی دەکەم کە تەیەموم کرد ئەو جە بۆم هەیەوێت بە چێن دەرێ مەسحی سەر و شوشتنی پێیەکەن ئەوە ئاگادار بن بەڕێزان باشە بۆیە دەفەرمێ فإن كان محدثا فالأصح اشتراط التيمم وقت غسل العليل فإن جرح عضواه أدي أجر دو أندامي تسنويج برين بو دەفەرمێ چاکە فيتيمماني دو تيممان دەکا ئەمە چەند عضومان هەیە لەوە دەستنوێژ سوار دەموچاوی یەکە دەستەکان هەردووچیان یەکن مەسحی سەر یەکە هەردوو قاسەکانیش چارن ئەگەرە بۆن منە ئەتوو دەستێک و قاچێکت سوتا بوو چ دەکەی لە حالەتەی ها دەبی چەند تەیەمام بکەی دەبی دوو تەیەمام بکەیت باشە ئاگادار بێن ئەوە دیسان لەسەر ئەسەحی لە مقابل لەسەر ڕەئی دووەم دەفەرمێ یەک تەیەمومیش کافیە یەک تەیەمومیش کافیە فإن كان ئەدی ئەگەر هاتوو جەبیرەیەکە بوو جەبیرە یعنی چییە بەستنەوە جاران جەبیرە بۆشکان بوو لە سووقیشمان هەبوو ینی لێدانی لەزگا یان بەستنەوە بە پەڕۆکێکە بە لەفافێکە بە هەر شتێکە ئەو پێ دەگوترێت جەبیرە باشە ئینجا دەفەرمێ ئەگەر هاتوو کەسەکە فإن كان کەسەکەی کە برن دەستنوێژی دەوێ بشوە فإن كان كجبيرة أو عضوي توكا أندامي ششتنا لبو دەستنوێژ بەسترابەوە تغير كاورا دسيش كس شكا دواتر سون استا حالت سلي دكان دا اوي دغرن دا جيز دغرن ونيا يخرو هم جيرا ونيا علي الراتا وكيستر بنزا كانت جيرا عضوي صحيح ليرة ديارة ونيا ليرش دواني سر بنزا كانت ديار بي اقداري بو او نموني دين مو اقدار بنتوكا استبيس من بيدا بيتن وإن كان يعني فإن كان كجبيرة قطمان بسراب ونموني بيشتري قطمان لا ساتر ساتريني أو زاري ستر أقدر من ونموني دوما أجر ستري لسربو لا يمكن نزعها ندكر لا يبيت دكتور بي قتي تحفتيك بون منا لا يمبا تفرمي غسل الصحيحة وتيمما شويني صحيحة خوي دشوا كدقيش شويني تيمميش تيمم دكاتن كما سبق وكو بيجي استا بس ما كرت نفس الشيء بس داده إن زاد فرمي ويجب مع ذلك مسح كل جبيرته بماء همو جبيرة همو أشياء كبس رايتوها بس مسح دكا بلام لما سبي الشافعي حق الدار من أو مسحة مقابلي تيمكين ها
دەبێت تەیەمومەکەی هەر بکەیت مەسح دەکەی. وەقیلە بعضها قیلێکەیە دەرێت پێویست ناکات و هەموو جەبیڕەکەی هەموو چ لێ بکەی مەسحەکەی دەرێ وەکو سەر چۆن ئەمە گوتمان دەتوانی چەند نوێکی سەر پێشەوەی سەر مەسحەکەی دەتانی لای سەرەوەی بۆ نمونە ئەگەر دەست بیتن مەسح بکەیت. فإن تيمم لفرض باش ئەوە نوێژێکمان کرد نوێژی دووەم هاتەوە ئەو کەسە نەخۆشە ئەمە باسی نەخۆش دەکەین ئاگادار بن. ئەگەر هاتوو کەسی نەخۆش هەستا نوێژێکی کرد نوێژەکەی تەواو بوو نوێژی عەسر بەسەر دەهات ئەو جارێ چ دەکا باشە ئەو کەسە ئایا بە تەیەممومی جاری یەکەم نوێژی عەسریش دەکا یان دەبێت تەیەمموم و دەست نوێژەکەی نوێ کاتەوە. فإذا تيمم ئەگەر ویستی تەیەمموم کات لفرض ثان فەرزی چی ئەو جارەی دووەم ولم يحدث بەڵام دەست نوێژی نەشکا بوو نوێژی نێوڕۆی کرد هەستا شوێنی سەحیەکانی شوشت لە شوێنی عیلەکان تەیەممومی کرد بانجی عەسر درا دەست نوێژی مابوو چ دەکا ئەو کەسە ولم يحدث دەست نوێژی نەشکا بوو دەفەرمێن لم يعد الجنوب غسلا ئەو کەسە کە بێوێ دەست نوێژ بشواتەوە بە هەمان شت ئەو کەسە کە دووەمیشە دەفەرمێەوە پێویست ناکە حتا وەکو نمونەی لە باسی جنوبیش دەکاتن کابرا جەنابەتی هەبوو غێر کە تۆ نوێژ هات دەبێت و جەنابەت لە خۆت دەرکەی غوسڵ لە خۆت دەرکەی چ دەکەی باشە هەر دەستی شوێنی سەحیەکانی خۆت دەشۆی ئەو شوێنەی کەوا ناکرێ بشورێتن لە زیاتی س دەکەی گوتمان تێمون دەکەی ئێ باشە ئەو نوێژی نیوەڕۆ تاوا کرد نوێژی عەسر دەهات سەر نوێ بچمە خۆم غوسڵ کەمەوە یان بەس تەیەممومی بکەم نەخێر ئەوە غوسڵ دووبارە ناکەنەوە غوسڵ دووبارە ناکەنەوە بەڵام چ دووبارە دەکەنەوە تەیەمموم دووبارە دەکەنەوە. ويعيد باش ئەو کەسە دەست نوێژی نەشکایە ئەدێگە کابرا نوێژی نیوەڕۆی کرد بە تەیەمموم شوێنی سەحیەکانی شوشت بوو بۆ نوێژی عەسر دەست نوێژی نەما محدث بوو چ دەکا باشە دەفەرمێ ويعيد المحدث ما بعد عليله ما بعد عليله چییە دەستی بەسراوێتەوە لە جیاتی دەستی چی کردیا ها تەیەممومی کردیۆنیا لە پاشەوەی چ دەمینێتن مەسی سەر دەگەر چێ دەرێ بەس ئەوی دووبارە دەکاتەوە بەس دەکاتن تەیەممومی دەبی بکات بۆ هەرو فەرزەک دەبی چ بکات تەیەمموم نوێ بکرێتەوە بەڵام دیسان شوێنە سەحیەکانم بشۆمەوە دەرێنا لە چێن دەڕا لە پاش ئەو شوێنەی کە عەلیلە کەواتە مادام چێن دەرا مادام دەستە لە پاش دەستیمان دەمێنێتن مەسی سەرمان دەمێن و لەگەر پێیەکە کەواتە لەو حالەتەی پێویست ناکات چ بکاتن هەمووی بشواتەوە. وەقیلە یەستەئنیفان قیلێکمان هەیە دەرێت دەبی سەر لە نوێ هەم دەست نوێژەکەس بشواتەوە شوێنی سەحیەکان هەم تەیەممومیش بکە. وەقیلە قیلێکمان هەیە المحدث كجنوب محدث وەکو چ وایە دەرێ وەکو ئەو کەسە وایە کە جەنابەتی لەسەر بی ئەو کەسێک کە جەنابەتی لەسەر بی دەرێ هیچ دووبارە ناکاتەوە. بابزان ئیمامی نەووی لە کۆتایی چ دەفەرمێ والأصح قلت هذا الثالث أصح سێمیان چییە ئەصح کەواتە لەسەر ئەو ڕێی ئیمامی نەووی تەنها چ دووبارە دەکرێتەوە تەنها تەیەمموم گەیشتە نوێژی دوای و بەس تەیەممومی بکە و پێویست بە هیچ تر ناکاتن. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.